الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵ و ئاسوودەین لە ئەڵقەیەکی نوێ و لە جەژنی پیرۆزی ڕەمەزان بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئەزیزان و خۆشەویستان، لە شاری هەولێری دڵڕەفێن و خۆشەویستەوە لە پایتەختی هەرێمی کوردستانەوە هاتوینەتەوە خزمەتتان و جەژنتان لێ موبارەکەکەین و داواکارین لە خوای پەروەردگار ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە تیایدا تاعەت و عیبادەتمان ئەنجام داوە لێمانی قبوڵ بفەرمێت و ئینشاءالله بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە و بیکات بە توێشوەیەک بۆ قیامەتمان. خۆشەویستان و بەڕێزان، لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بە شێوازێکی تایبەت میوانێکی ئەزیز و خۆشەویستمان بانگهێشت کردووە لە شاری بەغداوە بۆ شاری هەولێر. گەورەی نواندووە کە داوەتی ئێمەی قبوڵ کردووە. بەڕێز سرودبێژی بەناوبانگی وڵاتی عێراق و وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی و قورئان خوێنی بەتوانە شێخ محەممەد ناصر ئەلعەزاویە کە مامۆستایە لە بواری مەقامات و سرودبێژ و لە بواری ئینشادا دەستێکی باڵای هەیە ماشاءالله. هەروەها خاوەنی دەنگێکی خۆشە، داواکارین لە خوای پەروەردگار تەمەنی ئەو درێژ بکات و پێکەوە چینە خزمەتی جەژنی لێ پیرۆز دەکەین و لە ئێوەی ئەزیز و خۆشەویستیش جارێکی تر. سلامی خوا لێبێ جەنابی شێخ، زۆر خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان و لە جەژنانەیەکی نوێدا جەنابەت گەورەی نواندووە و لە بەرنامەکەمان بەشداری ساڵانێکی زۆرە چاوەڕێن. بەڵام سواز بۆ خوا کە ئێستا دەرفەت هەبووە توانیمانە لەم دەرفەتە زۆر گرنگە بایەق بدەینەوە بە دەنگە خۆشەکانی عێراق و شاری بەغدا بە تایبەتی. جەژنە لێ پیرۆز دەکەم، ئەیامك مبارك وعيد فطر مبارك عليك وعلى أهلك وأيامك سعيدة وكل عام وأنت بخير إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد. خۆشەویستانم، بینەرانی بەڕێز، خوای گەورە ڕۆژەکانتان پڕ بکات لە خێر و بەختەوەری، هەموو ساڵێک لە خێر و خۆشیدا لە ڕۆژێکی پیرۆز، سەعاتێکی پیرۆزی ئاوادا بە دیداری ئەم دەم و چاوەگەش و نورانیانە شاد دەبم کە بە نووری ئیسلام و نووری پێغەمبەر صلی الله عليه وسلم و نووری پەیامە پیرۆزەکەی درەوشاون. زۆر بەختەوەر و خۆشحاڵم بەم دیدارە پیرۆزە. من لە نێو کەسوکار و خۆشەویستانی خۆمدام. زۆر سپاس دەکەین، جارێک کە دەستخۆشی لێکەین. سپاس بۆ ئامادەبوونت، هیوای کات و ساتێکی خۆشت بۆ خوازین ئینشاءالله. مامۆستا محەممەد، جەنابەت ماشاءالله کۆمەڵێک دەرکەوتنت هەبووە زۆر جیاواز لە وڵاتی ئیمارات، لە وڵاتە عەرەبیەکان بە شێوەیەکی گشتی، والله عەلەم لە کوێیت، لە بەحرین، لە قەتەر، نازانم. ئەمە بە شێوەیەکی گشتی باسی گەشت و سەفەرەکانت بکەی بۆ وڵاتانە چۆن بووە، لەسەر بانگهێشتی خۆیان بووە یان ویدی بووە و خۆت حەزت کردووە سەردانی وڵاتانە بکەیت؟ الحمدلله في كل رحلة إلى بلد. سپاس بۆ خوا لە هەر گەشتێکم بۆ هەر وڵاتێک، تەبعاً هەموو وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئیسلامی، وڵاتی ئێمن، هەندێکیان بانگێشکردن بوون و ئاراستەم کراون، هەندێکی تریان کە سەردانم کردوون بەشداریکردن بووە. بۆ نمونە تەنسیق و هەماهەنگی بوون لە نێوان بەحرین و ئیمارات لە مانگی ڕەمەزان. من هەمیشە دە ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان لە بەحرین نوێژ دەکەم.
نوێشخوێنان زۆر شادمان و بەختەوەرن بەوەی گویان لە دەنگی عێراقی و مەقاماتی عێراقی دەبێت لە خوێندنی قورئانی پیرۆزدا. هەروەها لە وڵاتانی ئەوروپی خۆراوایی ئەوروپای خۆراواش بەشداری دەکەم کە خەڵکی بەڕەگەز جۆرا و جۆری لێ و هیانە حەز بە گوێگرتن لە قورئان دەکەن. منیش بە شێوازی میسری و خەلیجی و خۆمانە و تورکی و هەندێک شێوازی تر قورئان دەخوێنم. ئەوانیش زۆر شادمانن بەو جۆرە خوێندنانە. بێگومان بانگهێشتەکان لە هەموو ئەو وڵاتانەوە دێن و منیش زۆر خۆشحاڵ و شادومان دەبم کاتێک بەشداریان لەگەڵ دەکەم. شتێکت هەیە لەسەر جەژن، سرودێکی تایبەتە لەسەر جەژن، پێمان خۆشە پێشەوەی بچینە ناوەڕۆکی بەرنامەکە و هەندێک قسە لەسەر ئەم بابەتانە بکەین. سرودی ئەلعیدمان پێشکەش بکەی، سرودی جەژن، نەشیدی ئەلعید، خۆشحاڵە بین. لە ڕاستیدا من زۆر سرودم لەسەر جەژن تۆمار کردووە، بەڵام زۆر حەزم لە سرودێکە کە وشە و مانە و ئاوازی ناسک و خۆش بن. بۆیە بە بۆنەی ئەم خۆشیە و ئەوەی کە ئێستا ئەو خەڵکە دەبینم ماشاءالله هەمویان زۆر خۆشحاڵ و کامەرانن لە هەولێر. پاژەوەی لا پەرستشێکی زۆر جوان هاتوینەتە دەرەوە، بە هەمان شێوە دەچینە ناو پەرستشێکی دیکە. بڵێ لە ماندوێتی و ناڕەحەتی و ڕۆژوگرتن کە ئەویش خۆشی و شادیە، بەو بۆنەیەوە دەڵێم العيد وافانا بالبشر روانا وعمرنا ازدانا بطاعة الرحمن. العيد وافانا بالبشر روانا وعمرنا ازدانا بطاعة الرحمن. أرواحنا حنت بشوقها غنت وبالندى هنت تصافح الإخوان. العيد وافانا بالبشر روانا وعمرنا ازدانا بطاعة الرحمن. بطاعة الرحمن رقت مناهله فضت جداوله. رقت مناهله فضت جداوله. مست أنامله حلاوة الأزمان. العيد وافانا بالبشر روانا وعمرنا ازدانا بطاعة الرحمن. وعمرنا ازدانا بطاعة الرحمن. ما شاء الله ما شاء الله، أحسنت دەنگت نەرزێ، زۆر خۆشحاڵ بووین. سپاس دەکەین. لە ساڵی چەندەوە ساڵی چەند یەکەم ئەلبومت یان یەکەم سرودت تۆمار کردووە جەنابەت؟ لە عێراق سەرەتا سرودەکان سادە بوون، بۆ نەو ئاهەنگەکان بوون، بەڵام کاتێک چوون بۆ ئیمارات لەوێ ستۆدیۆی دەنگ و ئەندازیاری دەنگ و دابەشکار و ئەو شتانم دی، بۆیە دەکرێت بڵێم ساڵی 2002 دەستپێک و سەرەتای کارم بووە، یانی نزیکەی 20 ساڵ لەمەو پێش. تەبعاً تۆ ئەلبومی زۆر دەبینیت، بەڵام زۆربەی ئەلبومەکان لە خۆشەویستی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وتراون. سەرکەوتوو بی ئینشاءالله. لە هین لە بابەتی کەسوکار خۆتان لە ماڵەوە جگە خۆت کێ هەیە سەوتی خۆش بێ، مەسەلەن لە عائیلە برایە مەسەلەن باوکە کێتان هەبوو ئەوە وەکو خۆت سەوتی خۆش بێ؟ طبعاً ئێمە ئەم دەنگە خۆشیەمان ئینشاءالله خۆشە لە باوکی ڕەحمەتیمانەوە بۆمان ماوەتەوە. هەروەها باپیریشم دەنگی خۆش بووە. هەروەها دەشزانن و گوێژ لە مستەفا عەزاوی برام دەگرن کە دەنگێکی خۆشی هەیە. هەروەها چەند منداڵی دیکەشمان هەیە کە دەنگیان خۆشە. بەگشتی ئەم دەنگە شتێکی بۆ ماوەییە، ئەوەی پێی دەوترێت جینات و کرۆمۆسۆمەکان. ئەم شتە بوونی هەیە، بەڵام بنیادەم لەگەڵ بوونی ئەو بەهرێش دەبێت گەشە و پەرەی پێبدات. ئێمەش پەرەمان پێدا بە مەقامات و خوێندنمان و برەومان پێدا بە ئاواز و نۆتە و میوزیک. پێت خۆشە لەسەر هەولێر بڵێ چی؟ ئەمەیە وەسفی جوانی هەولێر بکەم و بڵێم مليحة الوجه حيتني ثناياها وسطرت في سما روحي تحاياها. لقيتها فاستحال الشوق أغنية تزف قلبي لها في عرس لقياها. قالت حبيب بغدادي فقلت لها أنا وكل العراق نهواها. من يلتقي هولير أربيل تيمه ذاك الجمال الذي تحويه عيناها. سمعت عنها وما راء كمستمع ما قيل عنها قليل من مزاياها.
خذي تحايا العراقيين من شفتي وهاك روحي فغوصي في زواياها فإن فيها مواويل العراق أنا أهديك يا غادة الحسناء مغناها. ما شاء الله ما شاء الله. دەنگت نەرزێ لەگەڵ سرودبێژانی وڵاتانی تر تا ئێستا لەگەڵ چێ تەواصلت هەبووە، لەگەڵ چێ مەسەلەن ئاشنایەتیت هەیە، لەگەڵ چێ ئەلبومت تۆمار کردویان سرودی مشتەرەکتان هەبووە؟ زۆربەی سرودبێژەکان پابندن بە دەستگاکانەوە، بەڵام ئەگەر بڵین بەشداریم کردووە لەگەڵ سرودبێژان بەڵێ بەشداریم کردووە لەگەڵ زۆربەی سرودبێژەکانی سەر گۆڕەپانەکە وەک مەشاری ڕاشد ئەلعەفاسی، سامی یوسف، تەنانەت هەموو ئەو برایانەش کە لە خۆراوا هەن. لەگەڵ مستەفای براتیستان هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە لەگەڵ مستەفای برام و لەگەڵ یەحیا حەوا و هەمویان. لەگەڵ یەحیا حەوا بەشداری زۆرمان پێکەوە هەیە بە تایبەتی لە کاتی فیستیڤاڵ و لەسەر ستیج. یەحیا حەوا، موسا مستەفا، مەثەلەن مستەفا العەزاوی، ئەمانە سەوتیان خۆش بووە، ینی بەسمەیەکی حەقیقییان هەبووە. بەڵێ هەموو ئەو ناوانە لەگەڵمدا بوون، بەشێکیان تەنانەت لە کۆڕاڵ بەشداریان لەگەڵ کردوم. خۆشەویستیان بۆ من وای لێکردوون لە وتنی سرود بە کۆڕاڵ بەشداریم لەگەڵ بکەن، پێیان خۆش بووە لەگەڵ من تۆماری بکەن. پرسیارێکی ترەکەم لە جەنابەت، ئێستا لە شاری بەغداد جەنابەت نیشتەجێی لە شاری بەغدا اهتیمام دراوە بە قورئان خوێن و سرود بێژ و ئەو خەڵکە اهتیمام هەیە یان نییە؟ زۆربەی و سرود بێژانی پێیان گەیشتوم شتێک لە قورئانیان لەبەرە، زۆرینیان لە مزگەوت نوێژ دەکەن. ئەوە شتێکی زۆر جوانە کە قورئان و سرود و تن پێکەوە کۆ بکەیتەوە، ئەوە خێراتر دەنگ دەگەیەنێت بە خەڵکی و کاریان تێدەکەیت. لەبەرەوەی دەربڕینت لە دەرچەی پیتەکان و وتەی وشەکان بۆ جەماوەر زۆر ڕوون و جوان و ئاشکرایە. شێخ محەممەد، ئێستا لە جەژنین، جەژنیش خۆی بۆ خۆی ڕسمێکی جیاواز و تایبەتی هەبووە. تۆ لە مناڵی چیت هەبوو؟ مەسەلەن لە جەژندا چۆن ژیانتان گوزەر دەکرد؟ ئەو سێ ڕۆژەی جەژنتان چۆن بەڕێ دەکرد؟ الطفولة كانت جميلة جدا. أنا من مواليد السبعينات يعني. تەمەنی منداڵیمان زۆر جوان و خۆش بوو. من لە دایکبووی هەفتاکانم. ئەو کات سەقامگیری و ئارامی هەبوو، جەژن خۆشێکی زۆر تایبەتی هەبوو. دوای نوێژی جەژن لەگەڵ کەسوکار و باوک و مام دەڕۆیشتین و پێشوازیمان لێ دەکردن. ڕۆژێکی زۆر خۆش بوو، جەژنانەمان وەردەگرت و دەڕۆیشتین بۆ ئەو شوێنانی یاری لێبوو. ئەو کات یاریەکانی سادە و سانا بوون، شیرینی و شتانەمان دەخوارد و زۆر بەختەوەر بووین. ئەم ڕۆژ لە جەژندا هەمان شت لەگەڵ منداڵەکانمان دووبارە دەکەینەوە. بەڵام بەداخەوە کۆمەڵێک عادات و تەقالیدی ناشرین هاتووەتە کایەوە لە نێو جەژنەکاندا ئەیبینین. یەکێک لەو شتانەی کە هەستەکەم زۆر پێویست بێ ئێمە جێبەجێ بکەین لە جەژنەوە لە مناسەباتە بەگشتی سیلەی ڕەحمە، سیلەی ڕەحم. ئێمە چۆن بتوانین سیلەی ڕەحم بەجێ بگەێنین لە جەژنە؟ جەنابەت هەمووەکو مامۆستایەک، هەمووەکو قورئان خوێنێک، هەمووەکو سرودبێژێک ئامۆژگاری چییە بۆ خەڵکانەی کە قەتعی سلەی ڕەحمیان کردووە؟ سەبارەت بە بچڕاندنی پەیوەندی خزمەتی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزدا هاتووە کە هۆشداری دەدات لە ئەنجامدانی ئەو کارە، هەروەها لە فەرمایشتەکانی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم باس کراوە. وصلوا الأرحام مقطع الحديث يعني تدخلوا الجنة بسلام. أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا بالليل والناس. وصلوا الأرحام تدخلوا الجنة بسلام. اليوم للأسف الشديد ئەمڕۆ بەداخەوە شتەی زۆر گلەی لێ دەکرێت بوونی مۆبایل لە جاران خۆمانە چوین بۆ جەژنە پیرۆزە و سەردانیمانە کرد و یەکتریمانە بینی، بەڵام ئێستا هەندێک لە خەڵکی بەناردنی نامەیە گیان پەیوەندێکی تەلەفۆنی کارەکە ئەنجام دەدەن و تەواو ئەوەش مەبەستەکە ناپێکێت. من پێم باشە گەر بارودۆخ گونجاو بوو بۆ خۆی بچێ سەردانی خەڵک بکات و چاوی پێیان بکەوێت و سڵاویان لێ بکات و لەگەڵ نزیک و خۆشەویستانی دابنیشێت بۆ ئەوەی پەیوەندێکەش لە نێوان ئەو خانەوادەکەی بەرهەمدار و سەرکەوتوو بێت. دواتر ئەوە دەگوازرێتەوە بۆ منداڵەکانی و لێی تێدەگەن. ئەگەر تۆ پەیوەندی خزمەتی لەگەڵ مام و خاڵ و پور و ئەو شتانە بچڕان، منداڵەکانیش سبەینی هەمان شت دەکەن، لەبەرەوەی چاو لە دایک و باوکیان دەکەن.
لەبەرەوەی ئامۆژگاری منشاءڵڵا ئەوەیە کە بنیادەم بەردەوام پەیوەندی لەگەڵ کەسوکار و خەڵک و خۆشەویستانی هەبێت بەوەش هەم فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ دەکات و هەم قورئانی پیرۆزیش جێبەجێ دەکات و ڕەزای خوش بەدەست دێنێت ئەمە فرسەتێکی گەورەیە لە ڕۆژانی جەژندا تەنانەت ئەگەر کێشە و ناکۆکیێکیش لە نێوان تۆ و کەسێکی دیکەدا هەبێ فرسەتێکە بۆ لێبوردێ و تەبایی و ئاشبوونەوە و پێکەوە گونجان و لەگەڵ یەکبوون دەنگت نەرزێ هەمیشە سەرکەوتوو بی ئینشاءڵڵا پەیامی کۆتایی و جەژنە پیرۆزەت و ریسالەی ئەخیرت بۆ بەرنامەکەمان پێم خۆشە لە شاشەوە بیگەێنی ئینشاءڵڵا. رسالة محبة وسلام لكل أهلنا. پەیامی خۆشەویستی و ئاشتی بۆ هەموو کەسوکار و خۆشەویستانمان لە کوردستان و هەموو پارێزگا جوان و قەشەنگەکانمان لە عێراق ئینشاءڵڵا خۆشەویستی و سۆز و بەزەی لە نێوانماندا بەرقەرار بێ و ئیسلام کۆمان بکاتەوە خۆشەویستی کۆمان بکاتەوە خۆشی و شادی کۆمان بکاتەوە هەموو ئەو شتانەی جوانن کۆمان بکاتەوە بە ئیزنی خوای گەورە. هذا التعارف يولد بيناتنا الحب والمحبة. ئەو یەکتر ناسینە خۆشەویستی و بەزەی و ئاڵوگۆڕی ڕۆشنبیری و جوانی و بیرۆکە لە نێوانماندا بنیاد بنێت ئینشاءڵڵا. هەروەها چۆن ئێمە سەردانمان کردوون لە هەولێر مێدەواری ئینشاءڵڵا ئێوەش سەردانمان بکەن لە بەغداد لەوێژ ئەڵقەیەکت لەگەڵ تۆمار دەکەم بە پێچەوانەوە ئەو شتێکی زۆر جوان و قەشەنگە ئینشاءڵڵا هەمیشە لەسەر خۆشەویستی و ئاشتی و تەبایی و پێکەوەبوون بە یەک دەگەین بە ئیزنی خوددا ئێوە خەڵکێکی بەڕێز و باش و چاک و خۆشەویستن لە دڵماندا ڕێز و خۆشەویستی تایبەتتان لە دڵی هەموو عێراقیەکاندا هەیە. معزة خاصة إن شاء الله في قلوب جميع العراقيين إن شاء الله. الله يبارك فيك. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی جەژنانە من سپاسی بێپایانم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەیە کە بینەر و بیسەرمان بوون یاخوا هەموو ڕۆژێکتان هەر خێر و خۆشی و شادی بێ. سپاس بۆ میوانی عزیز و خۆشەویستم ئوستاد محەممەد ناسر العەزاوی کە حەزێتی کێشاوە لە شاری بەغداوە تەشریفی هێناوەتە کوردستان و شاری هەولێر خوای پەروەردگار خێری ئەویش و ئێوەش بنووسێ ئینشاءڵڵا. کۆتایی یان کۆتا بڕگەی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان با سرودێک بێ من خۆم سرودەکەم زۆر بەلاوە خۆشەیەکێکە لە سرودەکانی ئوستاد محەممەد کە لە ئەلبومی والله أعلم أمنية العمرة یان ئەلبومێکی ترە نازانم بەڵام ئێستا پێکەوە پێشکەشیەکەین قدمنا إياها إن شاء الله عن البداية حافظها. يلا سمعنا بصوتك. أي والله. حب النبي سرى في القلب فازدهرا أنار لي دربي ونور البصر أنار لي دربي ونور البصر جمال طلعته قد أخجل القمر جمال طلعته قد أخجل القمر يزيد ناظره حسنا إذا نظر حب النبي سرى في القلب فازدهرا أنار لي دربي ونور البصر أنار لي دربي ونور البصر ذو العرش فضله بحبه أمرا ذو العرش فضله بحبه أمرا أخلاقه زكى والسمع والبصر حب النبي سرى في القلب فازدهرا أنار لي دربي ونور البصر أنار لي دربي ونور البصر